فاتن جلیل کریستیانکا عراقیه لبغداد دنیای ولویر مزنبو پلای دکتورای به پروردا ورزشی ورگرد ولزانینگه کار کرد بله لگل دسپیکا شری جیانوی هاتا گوهرتن لپاش شر هیچم پێ نەدەکرا چونکە بۆم زۆر سەخت بوو لەبەرەوەی هیچ ئاسایش نییە و ناتوانیت لە عێراق دا ئاسایشدا بژیت. لسال 2004 پرانیا مالباتاوی روی بون ملیتانا دوتمامکاوی رواند و دزدریجی لسر کرن پشتی کسا که دیج مالباتاوی هاتی کشتن بریارداش بچد. اوان اویان کشتو لسر شقام بجیان هشت پاشو بو بریارم دا ولاتم بجی بیلمو بیم سوید من بوی لیرم چونکه دایکم باوکم خوشککانم و هروها براکم لیرن. او گهشتا باجره که بچوک لدور استوکهولم بناوه سودر تالیم لپن سالن بوری 5500 عراقی آکنجی بون الویره او جماره دو جاره هندی و جماره بون او وزارت آدر و امریکی دبیجت پشتی شریعت هاتی نورگرتن. عراقی بر خود کنه سودر تالیم جبر سیستم مرد چافدری یا کمالاتی سویدی لدماهی سال 1960 دادم شختین کریستیانین آشوری جلبنان و سوریه و ترکیه لویر آکنجی بون و نها او هزدکن اول مالا خونه بله لگل مشختا بارکی گراند یک کتی لسر باجره 8000 کسی. بێگومان ئەوە گیرروگرفتە کە لە ماوەیەکی کەمدا خەڵکیشی زۆر هاتنە ناوەوە ئەوە گیرروگرفتە لە ڕووی ئەپارتمنتەوە ڕەنگە 20 کەس لە ئەپارتمنتێکی بچووکدا بژین بێگومان گیرروگرفتە سەبارەت بە دابینکردنی باخچەی منداڵان و خوێندنگا هەروەها زۆری پێدەچێتە تا کاریان دەست دەکەوێت. گەلێک ji وڵاتیان سوودەر تالیم هەفبیرن زۆر قورسە بۆ شارەکە بە تایبەتی لە ڕووی خوێندن و کارکردنەوە. خەڵکەکی زۆر لە ئاپارتمانی بچووکدا دەژین بەڕای منەوە شتێکی خراپە. بەڕای من شتێکی چاکە ئەوان دەتوانن بێنە ئێرە و سەلامەت بن و ماڵێک بدۆزنەوە. نها ولات سوید هزرا گوهرینا دیتنا خود دکت برانبر پناخازن عراقی سوید 5 ساده ج عراقی ورگرتن اوین پشتی شری چون اروپا مترسی ج درزبونا تاخم بچوکت عراقی بویا اگر هزرا هند قانون دی بکن جلای قانون دانر سویدی و روزنامه‌وان عراقی اسکندر بکشاد بیجت that will less the pressure to Sweden. ئەو کارە گوشار لەسەر خەڵکی سوید کەم دەکاتەوە و عراقیەکانیش دەواازەیەکی تریان لێ دەکرێتەوە. بله وزیر مشخت و پنابره سویدی تابایز بلستورن دبیجت پنابری نبر سبب و پناخازن عراقی. خەڵکی عراق دەبێت پێک ڕادانیشن بۆ چارەسەرکردنی گرفتەکانیان هەوڵی نیشتەجێکردنەوەی خەڵک بدەن چونکە بە بۆچوونی من پەسەندکردنی پاکتاوی نەژادی چارەسەری ئەو کێشەیە ناکات. جارك هادي للسودر طالم فاتن جليل دبيجت ما نوي للسويدية دمية او هيفي دكت دناف مالا خدابت و او ناخازت ببتا باركي جيران بو ولاتك مهوانداره وكريا. استاده موید اگر باری آسایش لبغداد زور باش بید بگرموا دتوانم للسويد بجيم او بو من گرفت نیه بلام دموید بگرموا بغداد من بغدام خوش دوید. ده روشا تنا للسويدي او نويجا دكت بو روجي او هزاران كسين دي وگرنوا ولات خو. افراپورتاج پشکا کردیا دنگ امریکا